دابەزینی بەهای دینار بەرامبەر بە دۆلار و دراوەجییانیەکان کاریگەری و کاردانەوەی فراوان لە شەقامی عێراقدا دروست دەکا. شارەزایانیش وەژیاری دەدەن لە لێکەوتە خراپەکانی ئەو هەنگاوە. ڕۆژی شەممە بانکی ناوەندی عێراقی بە فەرمی نرخی $100 بە 145,000 دینار جێگیر کرد. لە دوایەوەش ڕایگەیاندەوە لە پێناو پڕکردنەوەی کورتێنانە لە بودجەی 2021دا کە بەهۆی دابەزینی نرخی نەوت لە بازاڕەکانی جیهاندا دروست بووە. حکوومەتی عێراق کە ماوەی چەند ساڵێکە لە قەیراندایە بەهۆی شەڕی داعش و دابەزەنی نرخی نەوت، لەم ساڵیشدا داهاتەکەی بە بەراورد بە ساڵی 2019 دابەزیوە بۆ نیوە. ئەوە شەوەندەی تر دۆخەکەی سەختتر کردووە و وای کردووە بۆ دابینکردنی بودجەی ساڵی داهاتوو مانگانە $3,500,000 کورتێنانی هەبێ. با بڕوای چاودێران لە کاتێکدا گەلی عێراق خۆی لە خۆیدا گیرۆدە بووە بەدەست نەبوونی و خراپی بژێویەوە، دابەزینی نرخی دینار دەبێتە هۆی بارگرانی زیاتر لەسەر هاوڵاتیان لە ئەنجامی گرانبوونی شتومەک و کاڵا و خۆراک، بەدەر لەوەی حکوومەت دەیەوێت نرخی کارەبا و ڕێژەی باجیش زیاد بکە. لە کاتێکدا حکوومەتی عێراق بڕوای وایە ئەو هەنگاوە کاریگەری ئەو تۆی نابێت لەسەر هاوڵاتیان، بەڵام چاودێرانی ئابووری عێراق لە هەستی باڵا پێیان وایە دابەزینی دراوی ناوخۆ کاریگەری گەورە و نەرێنی دەبێ بۆ سەرابووری و کارەساتی لێ دروست دەبێ. هەروەها دەبێتە هۆی ڕاوەستانی کارگە ناوخۆیەکان بەو پێی خام و پێداویستیەکانیان لە دەرەوە هاوردە دەکەن. با بڕوای شارەزایانی بواریابووری ئەم هەنگاوە گەورەترین بربەستە لە بەردەم حکوومەتی عێراقدا بۆ تێپەڕاندنی ئەم دۆخە و بە دوور نازانرێت بە دەست لە کارکێشانەوەی حکوومەتەکەی کازمی کۆتایی پێبێ بەر لەوەی بگاتە هەڵبژاردنەکان لە مانگی حوزەیرانی داهاتوودا. احنا في تأسيس منذ عام 2003 لحد لا بەرامبەردا سەرۆک وەزیرانی عێراق لە نوێترین لێدوانیدا بەرگری لەو هەنگاوەی کردو. ڕایگەیاندیان دەبێت بەو جۆرە چاکسازی بکەین یان عێراق ڕوبەڕووی هەرسی سیستەم دەبێتەوە و بۆشایی لە سەروبەری عێراقدا ڕوودەدا. کازمی پێشی وایە کە پێشتر وڵاتانی ئێمارات و کۆریای باشوور و سنگافۆرە هەنگاوی لەو جۆرەیان هەڵگرتووە و بڕیاری قورسیان داوە لە پێناو چارەسەرکردنی خراپی دۆخی ئابووری وڵاتەکانیاندا. لە بەرامبەردا حیزبە گەورەکانی عێراق کە پێشتر لە بۆسەدا بوون بۆ کازمی بە توندی دژایەتی خۆیان دەربڕێ و ڕایانگەیان پشتیوانی حکوومەت ناکەن بۆ دابەزینی نرخی دینار. لەو چوارچەوەیەشدا ڕەوتی سەدر و حیزبی داوای مالیکی و ڕەوتی حیکمە داوایان کردووە حکوومەت با بڕیارەکەیدا بچێتەوە و بارگرانی زیاتر لەسەر هاوڵاتیان نەخولقێنێ. هاوکات چالەکانی مەدەنی بڕیاریان داوە دوانیوەڕۆی دووشەمە لە بەغدا و لە بەشێک لە شارەکانی دیکە خۆپشاندانی بەرفراوان ڕێک بخەن. داواشکراوە خۆپشاندەران تەنیا ئاڵای عێراق بەرز بکەنەوە و مۆرچی هیچ حیزبێک لە خۆپشاندانەکاندا ڕەنگ نەداتەوە. ئەوەی لە کۆتاییدا ڕوونە تەنها ئەو ناڕوونیەیە کە لە داهاتووی عێراق بەدی دەکرێت کە بە بڕوای چاودێران چارەنووسی ڕەوشە ئابوووریەکەی لا ئێرانەوە نزیکترە وەک لە ئیمارات و سنگافۆرە و لا ڕووی سیاسی و ئابووریشەوە سەرڕەڵدانی ئاشوبی نێوخۆی و هەڵوەشانەوەی سیستەمە حکومڕانیەکەی ئەگەرێکی بەهێزترە. كل دول العالم تطورت بدت بخطوات جريئة مغامرة